ڕۆژی 4/4/2019 کەریم سنجاری وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە بە وەکالەت بە ئامادەبوونی سەربەست لە زگینبریکاری وەزارەت و فەریق جەمال محەممەد سەرۆکی ئەرکانی وەزارەتی پێشمەرگە پێشوازی کرد لە سۆر جۆنز لۆریمەر گەورە ڕاوێژکاری سەربازی سەرۆکوەزیرانی شانشینی بەریتانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باڵیۆزی ئەو وڵاتە لە عێراق و شاندێکی یاوەری. لەو کۆبوونەوەیەدا بە گرنگیەوە باسییان لە پەیوەندیەکانی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری بەریتانیا کرد. شاندی میوان جەختی لەسەر بەردەوامی زیاترکردنی ئاستی هاوکاریەکانیان بۆ وەزارەتی پێشمەرگە کردەوە لە ڕووی پرۆسەی چاکسازی و مەشق و ڕاهێنان. تاکید لەسەر فەرەپێدانی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم و بەریتانیا لە ڕووی ئابووری و وەبەرهێنان کرایەوە.